سڵاتان لێبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم. ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی بڵاوی کردوتەوە زاڵمای خەلیلزاد باڵیۆزی پێشووی ئەمریکا بۆ هەریەکە لە عێراق و ئەفغانستان و نەتەوە یەکگرتووەکان ئاشکرای کردووە بەر لە هێرشی ئەمریکا بۆ سەر عێراق لە 2013دا گفتوگۆیان کردووە لەگەڵ ئێران لەبارەی داهاتووی عێراقەوە. خەلیلزاد ڕایگەیاندووە ئەمریکا پەیمانی لە سوپای ئێران وەرگرتووە کە ئەو فڕۆکانەی ئەمریکا کە ئاسمانی ئێران دەبڕن بە ئارمانج نەگیرن. خەلیلزاد ئاشکرای کردووە بە دوای ڕوخانی ڕژێمی بەعسیش لە عێراق بەرپرسانی ئەمریکا و ئێران بە شێوەیەکی نهێنی گفتوگۆیان کردووە. لە کتێبی The Envoy زاڵمای خەلیلزاد نووسیوێتی داوامان لە ئێران کرد کە هانی بەرپرسانی شیع بدات کە بە شێوەیەکی بەرهەمهێنان کار لەسەر بنیادنانەوەی حکوومەتی نوێ عێراق بکەن. ڕۆژنامەی واڵ ستریت جۆرناڵی ئەمریکی بڵاوی کردوتەوە ڕکابەری سیاسی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵی دواخستووە. ڕۆژنامە ئەمریکیەکە نووسیوێتی ئەو ڕکابەریەی لە نێوان هێزەکانی عێراقدا هەیە وای کردووە کە نەتوانن سوود لە کۆنتڕۆڵکردنەوەی ئەم دواییانەی چەند ناوچەیەک و سوود لێوەرگرتنی بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەی زیاتر وەربگرن. بە پێی زانیاریەکانی ڕۆژنامەکە کە لە بەرپرسانی ئەمریکیەوە وەریگرتووە بڕیار وابووە کە ئەم هاوینە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دەست پێ بکات، بەڵام جیاوازی تێڕوانینی ئەمریکا و هێزە شیعەکان و کوردەکان ئۆپراسیۆنەکەی دواخستووە. ڕۆژنامە ئەمریکیەکە نووسیوێتی بەرپرسانی کورد سوورن لەسەر ئەوەی کە ڕۆڵیان هەبێت لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ، بەڵام بەغداد نیگەرانی ئەوەی هەیە کە کورد ئەو جەنگە بەکار بهێنێت بۆ کۆنتڕۆڵکردنەوەی خاکی زیاتر بەمەش پێگەی کورد بەهێزتر دەبێت لە عێراق و ئۆتۆنۆمی زیاتر بەدەست دەهێنێت. لە ماڵپەڕی گاردیانی بەریتانیش بڵاو کراوەتەوە سوپای بەریتانیا لە میانەی هێزەکانی ناتۆدا بەشداری دەکات لە ڕوبەڕووبوونەوەی تێپەڕینی کۆچبەران لە دەریای ئیجەوە. دەوێت کامێرۆن سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕایگەیان سوپای بەریتانیا بەشداری دەکات لە ڕێگری کۆچبەران لە دەریای ئیجەدا. ئەمەش بۆ یەکەم جارەکە بەریتانیا سوپاکەی یاخود هێزەکەی لە دەریای ئیجەدا جێگیر بکاتن. لە دیرش پێگەڵی ئەڵمانی بڵاوکراوەتەوە ئەمڕۆ لووتکەی تورکیا و ئەوروپا لەبارەی قەیرانی کۆچبەرانەوە بەڕێوە دەچێت. لەم کۆبوونەوەیەدا ئەندامانی یەکێتی ئەوروپا ڕۆڵێکی سەرەکی دەدەنێت تورکیا بۆ ڕاگررتنی ئەو شەپۆلەی کۆچبەران بەرەو ئەوروپا و هەم بۆ گەڕاندنەوەی هەندێکیان بۆ وڵاتانی خۆیان و بۆ باشترکردنی ڕەوشی ئاوارەکانی نیشتەجێی کەمپەکانی تورکیا. بەڵام لەم کۆبوونەوەیەدا ئەوروپا زۆر مەبەستیەتی ئەو ناکۆکیە لە هەڵوێستەکاندا نەهێڵێت و کۆدەنگیەک لە قەیرانی کۆچبەراندا بێنێتە ئارەوە بە یەکگرتووی بمێنێتەوە. تەنانەت ئەنگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا وتی کە لەم کۆبوونەوەیەدا دەردەکەوێت کە ئایا ئەوروپا بەسەر قەیرانەکە زاڵ دەبێت یان قەیرانەکە بەسەر ئەوروپا زاڵ دەبێت. گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانی پێشکەشکردن باختەوەر بن.